دیارە پرسی ئەو چالاکیانی کە لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا ئەنجام دەدرێت یەکێکە لە بابەتە گرنگەکان کە ئەم بابەتانە دواتر فیدباک یاخود ئەو کاریگەریانی کە دەگا بە خوێندکاران کاریگەری باش و ئەرێنین. و ساڵانیش زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هەماهەنگی زۆر جار لەگەڵ پەیمانگای تەکنیکی سلێمانی چالاکی جۆرا و جۆر بۆ خوێندکاران ساز دەکەن بە ئامادەبوونی مامۆستایان و کەسانی پەیوەندیدار لە بابەتەکە چالاکیەکان ڕێک دەخرێ. هەر بۆ ئەم ڕۆژ دیارە دیداری خوێندکارانی میدیا لە سلێمانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوکاری پەیمانگای تەکنیکی سلێمانی دیدارێکیان ڕێک خستووە. من لەسەر ئامانجی دیدارەکە و گرنگی ئەم جۆرە دیدارانە میوانێکم لا دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم. میوانەکەم بەڕێز مامۆستا هاشم ئەمینە کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پەیمانگای تەکنیکی کوردستان و ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن. مامۆستا هاشم سپاس بۆ ئامادەبوونت. تیشکێکی بچووک بخەینە سەر دەستپێک لەسەر دیدارەکە ئامانجی دیدارەکە چییە لە چیەوە سەرچاوی کرد چۆن بڕیار درا کە دیدارکی لەم زۆر سپاس بۆ دەستگای میدیای کورسا بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێستان. دیارە دیداری خوێندکارانی میدیا یەکێکە لە پرۆژە هاوبەشەکانی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و پەیمانگای تەکنیکی کوردستان کە ئەم کارە بە هاوبەشی بەڕێوە دەچێت بۆ دەرخستنی توانا و بارە و ئەفراندنی ئەو فێرخوازانێکی ئێمە هەمانە لە زانکۆکانی هەرێمی کوردستان. دیارە ئەمەی ئێستا کە دیدارەکە بەڕێوە دەچێت لە هۆڵی تەواو لە شاری سلێمانیە بۆ خستنە ڕووی توانەکانی خوێندکارانە لە زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە و پەیمانگای تەکنیکی کوردستان و پەیمانگای تەکنیکی سلێمانی بەڕێوە دەچێت. ئێمە مەبەستمانە لەم دیدارەدا ئەوە بە خوێندکارەکانمان بڵێن توانەکانیان بخەنە گەڕ بۆ ئەوەی کە لە داهاتوودا بۆ باگراوندە زانستی و ڕۆشنبیری کە لە ناوەندەکانی خوێندنیا وەریان گرتەوە بتوانن هەلی کار بۆ خۆیان دەستەبەر بکەن و تواناکانی خۆیان بە دەستگاکانی ڕاگەیانەوە بە خەڵکی کوردستان بڵێن کە ئێمەش توانیمانە لە ماوەی ساڵانی خوێندنمانە ئەو کارانەوە ئەو بەرهەمانێکی ئەوی شانی کە کردمانە بیخەینە ڕوو. چونکە ئێمە فێرخوازەکانمان خوێندکارەکانمان قوتابەکانمان بۆ شێوە ڕادەهێنین کە بتوانن داهاتوو بۆ خۆیان سۆگەر بکەن و ببنە سەرچاوەی کار بۆ خۆیان و بۆ خەڵکانی تریش. یعنی ئێمە وا پەروەردانەکەین تەمان ئێستا زروفێک هاتووە سوۆشیال میدیا کارێکی وای کردووە مەسەڵەن هەر کەسێک هەر گەنجێک ئێوێ لە پرتاوێکە مەسەڵەن ببێ بە سوپەرمان لە شاشێکەوە دەرکەوێ ببێ بە ئەستێرە لە کاتێکە ئەمە کاتی زۆر ئەوێ بە باگراوندێک ڕۆشنبیر و سەقافی زۆری ئەوێ ئێمە خوێندکارەکان ڕاهێناوە تەنها بیت لەو لایەنە نەکەنەوە و هەوڵ نەدەبێنە سەر شاشە ڕاستەخۆ بۆرکە ئەو کارانەی تر ئەنجام دەن کە لە جەنابەت میدیاکارێکی دەرکەوتنی میدیاکارێک لە پشتی جەنابەتەوە دەیان میدیاکاری تر هەیە کە جەناب دەرکەوت ئێمە ئەمانەیە تەنها ئەو ڕۆڵە نەبینێ خوێندکار وا بیرکاتەوە بستبێنێ بێتە سەر شاشە و یەک شت فێر بێت چاوی یەک شت ببینێ لە بەرچاو خەڵک و لە بەرچاو جەماوەر کە بڵێ منیش هەموو ئەم توانایم هەیە بەڵکو وا بیرکاتەوە کە لە پشتی کامێرەشەوە بێت توانەکانی خۆی بەگەڕ بخات. باشە ئێوە چۆن دەتوان لە ڕێگەی دیدارێکی وەهاوە دەزانین کە هەم زانکۆی پۆلیتەکنیکی و هەم پەیمانگا تەکنیکیەکانی سلێمانی کارەکانیان زیاتر تەکنیکیە ڕەنگە ڕۆژانە لە کاتی وانەوتنەوەی مامۆستایان توان ئەم پەیامانە بە خوێندکاران بگێنن بەڵام ئەم دیدارە چۆن دەتوانێت پامێکی لەم جۆرە بە خوێندکاران بگێنێت؟ طبعا ئەم دیداری ئێمە کە دیدارێکی هاوبەشە وەکو ئاماژەم پێکرد بریتیە لە ئەفراندنی توانە و بەهرەکانی خوێندکاران. ئێمە چوار سکەڵمان دیاری کرۆ بۆی خوێندکاران کاری دەسەربن یەکێک لەوانە بەرهێنانی فیلمی دوکیومنتەریە یەکێک لەوان بەرهێنانی فیچەرە یەکێکیان بواری ڕۆژنامەگەریە یەکیان بواری ڕکلامن کە ئەمانە زۆر زۆر گرنگن و لە نێو سوۆشیال میدیا و لە نێو دەستگاکانی ڕاگەاندنە ئەتوانم بڵێن پشکی شێریان بەردەکەوێت چونکە ڕەنگە ئێستا خەڵک حەزی لە ڤیوێکی کورد بێت تااقەتی نەوێ بەدیا بەرنمەیەکی 2 ساعتی نیو ساعتیەوە دابنیشێ بۆ چونکە سوۆشیال میدیا کارێکی وای کردو هەموو شتەکانی خێرا کردووە. ئێمە مەسەڵ بینەری ئێمە ئێستا ئەوەی حەزەکان مەسەڵ لە چاوتروکانێکە لە ماوەی چەند دقیقەیە پامەکەی پێ بکاتە سەر پامێکی تر ئێمە بوو ئەم دەرفەتەمان بۆ خوێندکارەکانمان ڕخسانەوە ڕامان هێناون کە کار لەسەر ئەمانە بکەن و کاری دەستی خۆیان من یعنی خۆیان لەسەر پێی خۆیان بەو وانانی کە خوێندویانە لە کلاسەکانە وەریان گرتووە چ لە زانکۆ چ لە پەیمانگا بتوانن ئەو تاسە کە بە تیۆری خوێندویانە و پراکتیکیان کردووە خۆیان بیکەن بە عملی خۆیان توانەکانی خۆیان بسن بۆم ئێمە هەموو دەستگا ڕاگەیان نمانێ بەشی دیجیتال میدیامان هەیە سوۆشیال میدیاکی زۆرمان هەیە خەڵکێکی هەل سوۆشیال میدیاکی خۆی بوو بە سەرچاوێکی داهات و ژیان بۆ خۆی وامان لێ کردوون خۆیان بنە سەرچاو داینەوەی کارکردن هەم بۆ خۆیان هەم بۆ خانەوادەکانیان تەنانەت هەندێک خوێندکارمان هەیە ئەوەندە دەستڕەنگینە لە بواری مەسەڵەن هەم چ فیچەر دوکیومنتەری چ ڕۆژنامە چ دیزاین چ مەسەڵەن مۆنتاژ ئەو بوارانی کە بەگشتی لە میدیایە جێبێتەوە بۆتە سەرچاوی کار و داهات و هەلی کار بۆ کەسانی تر کێمە ئیش لەسەر ئەوواکەین چونکە ئیتر ئەبێ
گەنجی ئێمە لەوە تێبگا کە بە دوای هەلی کارە بیر لەوە نکاتەوە تەنها خۆی مەسەن حکومت هەلیکاری بۆ دابین کە ئەبێ خۆی ببێتە سەرچاوی هەلیکار هەم بۆ خۆی هەم بۆ دەوروبەرکە ئێمە زیاتر کارمان لەو لایەنە کردووە بۆی ئەم چوار اختیارش مەخسووی بەردەستیان بۆی کاری لەسەرکردن یەکێک لەوانە حەزەکم ئاماژەی بێ بکەم بواری ڕیکلامە کە بوارێکی تەوەرێکی گرنگە ئێستا لە هەموو کەناڵەکاندا کە کاری سەرگەبایی بەرهەمهێنانی ڕیکلام دروستکردنی ڕیکلام کارێکی وا دەکات کە هەم سەرچاوی داهات بێ و هەم ئیشێکی تەکنیکیە هەم ئیشێکی پرۆفیشنال بێ ینی 2000 ئێمە هەوڵمانداوە لە کۆی پاکێجەکانی خوێندنە خوێندکار لەسەر ئەوە ڕابێنین کە خۆی بەڕێوەبەرێ خۆی کاری میدیایی خۆ بکە خۆی بێتە خاوەن کار بەڵێ دیارە ئەو وێرانی کەسات لەسەر شاشەخش دەردەکەوێت ڕاستەخۆی دیدارەکەیە دەمێت مامۆستا بزانم کە خوێندکاران خۆیان ڕاستەخۆ دەتوان لە دیدارەکەیە پێم ئاراستە بکەن بە هەمانکی لەگەڵ مامۆستاکاندا بەڵێ بە دڵنیایەوەی کە سەرجەنابتان سەر شاشەی کورسات دەرەکەوێت یەکێکە لە پانێڵەکان کە بەڕێوە دەچێت لەو پانێڵەدا ڕاستەوخۆ فێرخوازەکانی ئێمەیە پەیمانگای تەکنیکی کوردستان بەشی دیجیتال میدیای کە خۆیان بەشدارن چەند ڕۆژنامەنووسێک با بڵێن چەند میدیاکارێکی تا نەبڵێن ڕۆژنامەنووس چکە ڕۆژنامەزانگەن بە فمەکەی تۆزێک فراوانتر چەند میدیاکارێکی تایە چەک تەکنیکارێکی تایە کە خۆیان کار دەکەن بەخۆیان ئێستا فێرخوازن ئەزمموی خۆیان ئەم ئەزمموی ئەم 2 ساڵێ ئەم 4 ساڵی کە لە زانکۆ لە پەیمانگان باز دەکەن ئەیخەنە ڕوو باسی ئەو ئاڵنیگاریانەکەن کە دێتە بەردەمیان ڕەنگە میدیاکاری ئێستا لە چاو ڕابردوودا تۆزێک با بڵێن ئاڵنیگارێک لە بەردەمیان هەبێت لەبەرەوەی کۆمەڵگەی ئێستا کۆمەڵگەکەی ڕوبەڕووی هەندێک حاڵەتی نائاسایی ئەبێتەوە کە ئەمە گرنگە قسەی لەسەر بکرێت یەکێک لەو تاوانی کە لە پانێڵەکانە ڕوودەبنەوەیان لە ڕابردووە مامۆستا ئەتوانین بڵێن لە ڕابردوودا هەبووە لە ئێستاشدا ڕەنگە جۆرێک لە جۆرەکان ئاڵنیگاریەکان جیاوازتر بێ بۆ نمونە خانمێکی میدیاکار لەگەڵ ڕێزم ڕەنگە زۆر لە دەستگایەکی ڕاگەاندن لە ناوەندێکەوە لە شوێنێکەوە استیقلال بکرێ خراپ بەکار بهێنرێ یاخود یەکێکی تر لەو حاڵەتانەی کە ئەمڕۆ لە پانێڵ یەکەمدا باسی لێوە کرا کە دیاردەیەکە ئەتوانم بڵێم ئەوەندەی کەناڵەکان کا لەسەر فەیسەکەن فەیسی جوان و سەرنجڕاکەش بێنە سەر شاشەکان دەریخەن ئەوەندە کا لەسەر کواڵیتی ناکەن ئەمە یەکێکە لە کێشەکان ینی ڕەنگە کەسانێک هەبێ وەجهی فەیسی ئەوە نەبێ مەسەلەن چای بینەر تێرکە بەڵام باگراوندە ڕۆشن بیرەکەی زۆر لەوە زیاترە ینی زۆربەی دەستگاکان لە هەرێمی کوردستانە تهدید ناڵێن هەندێکیان زۆر فۆکەسیان لەسەر فەیسە ئەنی ئەوەندەی جەخە لەسەر فەیس ئەکەنەوە مەسەلەن فەیسێک بێ دیار بێ باریز بێ مەسەلەن پێش ئەوەی دەم کاتەوە مەسەن تۆ حەز بێ بینینی بکەیت لە کاتێکە ئەمە پەیامی ئەسڵی ڕاگەاندن نییە پەیامی میدیاکار ئەمە نییە پەیامی خۆی دەستگای میدیایکە خۆی ئەوە نییە چونکە لە ئیتی کاری میدیایی خۆیدا ئەو شتە تێدا زەق نەکراوەتەوە بەڵام ئەوە ئیجتیهادی شەخسەکان و شوێنەکان وای کردووە کە مەسەلەن کەناڵێک بێت بە پارەیەکی خەیاڵی فەیسێکی جوان بێنە ناو کەناڵەکەی پارەیەکی زۆری باتێ لە کاتێکە خەڵکی زۆر پرۆفیشناڵتر هەیە خەڵکی بەتواناتر هەیە دەستی ناگرێ بۆ ئەم کا لەسەر بەرزبوونەوەی ژمارەی ڤیوەکانێکە لە کاتێکە پامی ڕاگەان و پامی کەناڵەکانی میدیایی زۆر ئەبێلەوە گەورەتر و پێتان وایە لێستادا میدیا زیاتر کار لەسەر بازرگانی و مارکێتین بکات وەک لەوەی زانی گەیاندن و معلوماتی عامە بێت بۆ هاوڵات هەر دەستگایەکی میدیایی ئەگەر مارکێتینی بکە مافی خۆیەتی چونکە ئێمە ناتوانین بڵێن ئەم دەستگای میدیایە بەڵام پلەبەندی هەیە بۆ پلەبەند بە دڵنیا پلەبەندی هەیە ئێستا دەستگایەکی گەورەی میدیای کورسات پێویستی و مارکێتین هەیە چۆن دەستگایە مافی خۆیتی مارکێتین بکە بەڵام ئەم مارکێتینەی لەسەر حسابی مەسەلەن جێندەری نەبێت لەسەر حسابی باڵانس ڕاگرێ بۆ نمونە ئێستا بۆ نمونە عنی خانمان یاخود حتا کوڕانیش نەکرێن بە کاڵا وەکو کاڵا بەکار نهێنێ وەکو خۆی ئەوەی کە هەیە ئەرزکرێ بخرێتە ڕوو ئەگەر نایمە ناتوانین بڵێ مارکێتین لە بواری میدیاییدا دابڕین چونکە بەشێکی بەڕێوەبرنی دەستگای میدیایی و کاری میدیایی بە مارکێتی بەڕەوە چێ ئەمە شتێک نییە بڵێن نکۆڵی دێک وە شتێکی نوێژ نییە بڵین بابین مەمنوعیکەین یاخود قسەی لەسەر نەکرێت لە پلەیەکە دابنرێ ناکرد لە پلەیەکە مادامێت چونکە بۆ نمونە دەستگایەکی وەکو گەوری دەستگای کورسات بنمونن کە دەستگایەکی گەورەیە مؤسسەیەکە چەندان کادری ئەلامی پێگەیانوە چەندان ڕۆژنامەی باشی پێگەیاندووە ناکە ئەولێتی کارەکانی ڕیکلام بێت ناکرێت مەسەلەن ڕیکلامیش ئیهمال بکە ئەبێت چی بکە هەم میکسیکە هەم تێکەڵیکە لەو ئاستەدا بێت کە بینەر لێ ڕازی بێ نەک ئەوەی کە خۆی ئەیەوێ مەسەلەن مامۆستا دەمەوێت بە شوەیەکی گشتی سەرنج و تێبینیەکانی ئێوە لەسەر ئاستی خوێندکاران بزانم بە تایبەتی لە بەشی میدیا و تەکنیکی میدیا پەیمانگاکان لە زانکۆکان ئاستیان چۆنە لە ڕووی زانینەوە لە ڕووی ئێستا یەک ئاماژە بۆ کەم پرسیارێکی جوانە ئەنی خۆشبەختانە ئێستا ئەوەی کە جیاوازە لە ساڵانی ڕابردوو ئێستا ئەو خوێندکارانی ئەو قوتابیانی ئەو فێرخوازانی کە دێنە بەشی چی دیجیتال میدیا لە پەیمانگای تەکنیکی کوردستان تەکنیکی میدیای خۆ پەیوەندی گشتیەکان زۆربەی هەرە زۆر هەم بە حەز و خولیاکانی خۆیان دێنە پێشەوە
چونکە طموحێکانی حەزەکەن پێ بگەن حەزەکەن فێر ببن بەڵام ڕەنگە لە ڕابردوودا ئەم سیستەم مرکزیەکە ئەمەی تۆزێک خراپ کرده بێت مەسەلەن تۆ بە حەزی خۆت نەهات بیتە ئەو بەشەوە لەو بەشە وەرنەگیرایبێتی بەڵام ئێستا خۆشبەختانە زۆربەی هەر زۆری خوێندکارەکان بە حەز و خولای خۆیان دێنە بەشەکە ئەمەش یەکێکە لە فاکتەرەکانی سەرکەوتنی ئەو خوێندکارانە ئێمە زۆر دڵخۆشی بووی لەبەرەوەی خۆی پێشوەختە کە هاتوۆتە ناو بەشەکەوە هەموو مستەلزەمەتەکانی ئەوەی کە پێویستە بۆ کاری میدیایی دەستەبەری کردووە چونکە ئێمە فێرخوازمان هەیە حەزەکە لە بواری کامێرا ئیشکا حەزمان هەیەمانە لەبواری دیزاینە هەمان لە بواری کامێرا هەمان لە مۆنتاژە ئەنی هەرێکی بوارێکی بۆ خۆی هەڵبژاردووە ئەوەی قوڵ بێتەوە تایە و پسپۆڕێکی تیاوەرگرێ سبێنێ کار ببێتە سەرچاوی هەلی کار بۆ خۆی ئەم ئێمە دڵخۆشەکە بەڕاستی سەرڕای ئەوەی ئێمە مامۆساکانیشمان هەمویان خەڵکانی ئەکادمی و پرۆفیشناڵی وە زۆربەی هەر زۆری مامۆساکانیشمان بە خۆشحاڵ بە پەیمانگەی تەکنیکی کوردستان بڕوانامەکان لە وڵاتانی دەرەوە دەستێناوە کەەوە یەکێکە لە ئیمتیازەکانی ئەوەی کە لە کاری فێرخوازەکانمان خۆشبەختان ڕەنگی داوەتەوە. دەمەوە کاتی کە لە بەردەست ماماوە چەند پرسیارکی گرنگمەوە ئارسەی جەناب بکەم دواتر دێمە سەر باسکردنەوەی دیدارەکە چەند ڕۆژ دەخایەنێت و ناوەڕەکەی چیە هەڵی دەگرم بۆ کۆتایی ئەمێ بزانم باس لەو کرد کە خوێندکار لەسەر بنەمای دەستنیشانکردنی فیچەرە یاخود مۆنتاژە بێژەریە هەر بابەتێک کە خۆیان حەزی لێ دیدارەکە یا بەشەکە لە بەشەکە بەبستم لە خوێندکارەکان بوو کە باس لەوە کرد کە خوێندکارەکان دەتوان فێری مۆنتاژ بن فێری بێژەری هەڵسا بەڵام ئەمێ بزانم لەو نێوەندەیە کچان و کوڕان جیاوازیان کراوە زیاتر حەزیان لە کامیانە هەم کچان زیاتر حەزیان لە پێشکەشکاری و بێژەری و دەرکەوتنەکەیە هەم کوڕانیش بە پێچانەکە زۆر پرسیارێکی جوانە ئەو بۆنم ئەو بەشە ئێمە هەمانە ناوی بەشی دیجیتال میدیا لە پەیمانگەی تەکنیکی کوردستان ئەم بەشە زۆر بەشی بچووکتر لە خۆی دەگرێت ئەتوانن ببن بە کامێرەمان ببن بە مۆنتێرێکی با بن بە دیزاینەرێکی با بن بە بێژەرێکی باش ئەنی هەموو بابەتەکان بەشێکی ئەخوێنرێت لەو نێوەندەشە ئێمە تقریبا باڵانسی جێدەری ڕاگیراوە هەم لە کوڕان و هەم لەتان ڕەنگ بڵێن ژمارەی خاتونەکان ئێستا زیاتری بۆ کاری میدیای جیاواز لە ڕابردوو بەڵام یەک شتێک هەبێ ڕەنگە سروشتی خاتونەکان خانمەکان خۆیان وابێ زیاتر حەز بە دەرکەوتن بکەن ئەو مافی سروشتی خۆیەتی ئێمە ناتوانین بڵین بەڵام ئێمە وای لێ دەکەین کە دەرکەوتن کافی نییە مەسەن تۆ لە شاشەیەکەوە دەرکەوی بۆ ئەوەی مەسەن زوو بناسرەی زووی بە ئەستێرێک ئەمە کە تۆ سەر توانای خۆیت حەز لێتی حەزەکە جێ ڕێزە بەڵام وەرە زۆر کاری تر هەیە کە لە پشتی بێژەریەوە ڕەنگە زۆر باشتر بێ بۆ تۆ ینی بوو هەر تەنها بوو تۆ لە سەر شاشە و لە شاشەوە دەرکەوی ئەگەرچی دەرکەوتن لە شاشەوە کارێکی ئاسانیش نییە لە هاتوویەکەوێ مارەتێکەوێ کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام وەرە تۆ بە کامێرەمانی داڕشتنی هەواڵی جگە لە هەواڵ جگە لە داڕشتنەوە بێ مۆنتێرێکی باش بوو بە دیزاینەرێکی باش بی بە هەنی زۆر بابەتی تر هەیە کە توانی هەڵی بژێری زۆر ڕخنەمە مەسا پێویستیشی بەوە هەیە بگورە میدیا پێویستی بەوە هەیە کە ڕخنەگرێکی باش بی بتوانانی تێبینی و لە حەزە و ئەو وردبینیانە پێکە لەنێو میدیادا هەیە یەکێک لەو میدیاکاری سەرکەوتوو ئەوەیە کە مەسەلەن بۆ هەر شتێک هەر حاڵەتێک کە بینی پرسیاری خۆی هەبێ نەک ئەوەی کە چاوەڕێ بکە مەسەلەن پرسیاری بۆ دروست ئەبێ خۆی پرسیار لەسەر بابەتەکە دروستکە بە تایبەتی لە مەسائلی بە دواداچووندا ئەین تۆ بە دواداچوون بۆ بابەتەکەی تۆ نابێ بەس کاتی بیلەوەی کاتی کەناڵەکەت پڕکەیتەوە بەرە بیلەوە بکەیتەوە تۆ ئەم ئیشەی کە ئەیکەی وەرە بڕۆ بە دوای نەتیجەکەی دەستگایەکی پەیوەندیداری لە ئاگادارەکەیتەوە کە ئەم کەم کوڕ هەیە دەستنیشانی ئەەکەی تشخیصی ئەکی خەڵکی مختصی بۆ دەست و قسەی لەسەر بکە و چارەسەرەکەی ئەوە گرنگترە نەک ئەوەی کە مەسەلەن میدیاکارێک لەگەڵ ڕێزم ئێستا زۆر با بڵێن پیج و ئەکاونت و مەسەن سوۆشیال میدیا هاتوون پێیا بوو مەسەن بۆ پڕکردنەوەی کاتەکانیان بۆ زیادکردنی ویوان زۆر بابەتی احترامن زۆر تافیه ئەوروژێنن کە لە گوڵمەلگەدا حاڵەتە تۆ ناکرێت و حاڵت بینیتە سەر شاشەیەک دیاردەت هەبوو حەقی خۆیەتی کاری لەسەر بکرێ خەڵکی پسپۆڕی بێ مەست و حاڵەتێک ئەبین شاری سلێمانی شارێکی گەوری میلیۆن کەسی حاڵەتێک ئەبینی ئەهێنیتە سەر شاشە ئەمە حاڵەتێکی دەرونی خراپ و سدرێتە ناو خەڵکا دروستەکات کەواتە لەم قسانی ژنەم تۆ پرسیاری هەو بە میشکمە ئەویش پەیامە میدیایەکێک لە ئامانجە سەرەکیەکانی گەیاندنی پەیامە بەڵام پەیامەکەی پێویستە بزانێ بە چه ئاراستەیەک ئەم پەیامانە دەگەێنێ زۆر جار لە کاتی ڕووداوە نەخوازراوەکاندا ئەگەر شەڕی داعش بە نمونە بهێنینەوە یان حاڵەتێکی سروشتی بۆ نمونە کۆرۆنا بە نمونە بهێنینەوە ڕەنگە میدیا و ئەمەی کە لە کوردستاندا هەیە زۆر جار ڕخنی ئەوەیان لێ دەگیرا کە کەسانی شارەزا لە بابەتەکە کە میدیا ناتوانێت بە شێوەیەکی باش ئەم پەیامانە ئاراستە بکە وەکو شڵەژانێکی دەرونی لەنێو کۆمەڵگەدا دروستکە
ئەمە بزانم سەرنجی ئێوە لەسەر کۆی کارەکانی میدیا لە هەرێمی کوردستان خۆی هێوی خانەوەی کە جەنابەت ئاماژەی بۆ نمونە هەر کەناڵێک کە پەیامی خۆی هەبێ ئەزانێ ئەو کارمەندانی کە لێن میدیاکارەکانی چۆن کارەکەن چکە بۆ پەیامی کەناڵەکەی کارەکات بەڵام کەناڵ هەیە دەستگا هەیە پامێکی ڕوون و ئاشکرای نییە بۆ بینەرەکانی کار لەسەر ئەوە کە مەسەن ویوی زیابێ مەسەن هەر ڕووداوی زۆر جابن لە شاری سەوی ڕووداوێک ڕۆدا چەند کەناڵێک ئەم ڕووداوە تەختیاکە بەڵام لەبەر ئەوەی مەسەن ئەجێندایەکی تری لە پشتەوەیە ڕووداوەکە بەلاڕێدا دەبا کە لە ئەسڵەکەی خۆی دووری خاتەوە ئەنی ئەمە یەکێکە لە کێشەکە چونکە لە کوردستانە کۆمەڵە دەستگای میدیایی زۆر باشە کۆمەڵی دەستگای گەوری زۆر باشە بەڵام ئەم دەستگایانە هەمووی ئەجێندایەکی تر لە پشتیەوە هەیە کە زۆر جار ناتوانێت لەو ئەجێندای کە لە پشتیەوە هەیە لا بدات زۆر جار مەسائلی ئەم کەناڵانی کە لە کوردستانە کەناڵی زۆر باشن کاریگەری دەسەڵات بەسەریانەوە هەیە بۆ ڕوونە تەختێکنی ڕووداوەکان یاخود ئەوەی کە جەنابەت ئاماژ دەبێت لەوەی کە لە شەڕی داعشدا ڕوودا هەندێک کەناڵ بە شێوەیەک تەفسیری حاڵەتەکەی دەکرد کە نیگەرانی لای خەڵک دروست کرد کەناڵێک تر دەکردەوە کە لە بەرەکەی ترایە مەسەلەن بە شێوەی تەختەیەک وەزعەکە هەستە کرد دوو ئاراستە دوو تەوەجوهی پێچەوانە دوو هەواڵی پێچەوانە کە دواتر کاریگەرێکی لەسەر تاک دەرەکەوێت لەنێو کۆمەلگە دەرەکەوێت نەک لە خودی کەناڵەکەیە چونکە هەریەک لە کەناڵەکان جگە لە پەیامی خۆی ڕەنگە ئەجێندایەکتر لە پشتیەوە هەبێت باش مامۆستا دەمێ بزانم زۆر بە کورتی لەبەروی کاتم لە بەردەستان نماوە دیدارەکە چەند ڕۆژ دەخایەنێت و ناوڕۆکی دیدارەکە بەشێکی گشتی لەم دیدارەکە دوو ڕۆژ دەخایانێ ئەمڕۆ سبێنێ لەم ڕۆدا دوو پانێل بەڕێوەچی سازەبێکێک لە پانەلەکان لەستا پانێلێک بەڕێوەچێ لە هۆڵی تەوارە کە پانەل یەکەم بە بەشداری چەند ڕۆژنامەنووسێک بە ئەزمموی شاری سلێمانی بوو هەروە پانێلی دۆم بریتە لە ئەزمموی چەند میدیاکارێکی تازە پێگەشت و کە لە نێو میدیادا کار دەکەن کە هێشتا لە دوا قۆناغەکانی کاری فێرخوازیدان بەڵام ئەو توانەوە بەهرەیان هەیە کە بێنە سەر شاشە و دەرکەون باسی هەندێک ماوەی چەند ئەم ساڵی کە کاریان کردو ئەو ئاڵنیگاریانی ئەو تحدیانی کە ڕوبەڕوو بوونەتەوە و ئەو کێشانی کە لە بەردەمیان درزەوە بیخەنە ڕوو بۆ ئەوەی ڕۆژنامەنووسانی وەک جەنابتان و خەڵکانی بە ئەزمون کە ماوەیەکی زۆر لە کەڵانەکانی ڕاگەاندەکەن هاوکاریان من بۆ ئەوی ئەو کێشانیان چارەسەر بکەن و سبەینێش کە ڕۆژی دومی دیدارەکەیە بریتێ لە خستنە ڕووی سەرجەم ئەو بەرهەمانی کە بەرهەم هاتن لە بواری فیچەرە فیلمی دوکیومنتەریە بواری ڕۆژنامەیە لەگە بواری ڕکلامە ئەخرێنە ئەرزەکرێن و لە دوانیوە ڕۆژدا هەستەنگانی بۆ بەرهەمەکانە کرێ و براوی یەکەم و دوم سێم لە هەموو ئاسەکانە دەستنیشانە کرد. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان باندونە بن بۆ ئەم جۆرە کارانی کە بۆ خوێندکارانتان ساز کردووە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هاشمەمین کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندنی و پەیوەندیەکانی پەیمانگەی تەکنیکی کوردستان ڕاستەخۆ لێر لە ستۆدیۆ میوانی من بوون. باندونە بن.